باشە مامۆستا دەمەوێت بپرسم هونەرمەندی ڕەسان لای تۆ کێیە؟ ئەو هونەرمەندەیە کە ئیشەکەی خۆی خۆش بوێ کە هونەری خۆش بوێ کە بتوانی لە ئیشێک بەشداری بکە تاموچێژێک بە ئیشەکەی بدە و خەڵکەکە بڵێن وەڵی ئەشە بلاوە هونەرمەندە مەسەلەن نەک زۆر کەسەیە هات دەگەرمە دەستی بە هونەر کرد وازی هینە چکە هونەر ئەوەندە ئاسان نییە بە تایبەتی سینەمە پاش تونێل چەند زەحمەتە لە چیای تونێل لێدەی لە پاش تونێل سینەمەیە لە پاش سینەمەی شانۆیە وەلەو دەرەشانەوە داچی هەموو هونەرەکانە داچی هەموو هونەرەکانە جگە لە ئەوەی ینی باشە مامۆستا بەڕێستان تەمەنێکت لە نێو دنیای هونەریدا بەسەر بردەوە و کارت کردەوە دەمێ بپرسم چ سوودێکت لە هونەر بینیوە؟ ئەمن سوودێکی زۆر گەورە منە هونەر بینیەوە خۆشەویستی خەڵک ئەمن لێرە ناسیارێکمانێ برادڕێکمان لە ناو قەیسەریە کە ناوی هیدایەت شێخانی ئەو هیدایەتە کراوت زەمەندانی نەفرۆشی ئەوە زۆر هونەرمەندی زۆر خۆش دەوێت ئەمن و مامۆستا سەتۆ خواستە مامۆستا تۆ دووشەماندی ئەمنشان دەزاران دووشەمان دەستم مەگە سحاتم باش بێت دەزی خەڵکانێکی زۆر لێن ڕسممان لەگە دەگرێن دوعامان لۆ دەکەن ئەوەی باشمان لۆ داوا دەکەن دەڵێ مامۆستا ئەو تەمسیلە جوانتان کرد کەینێ ئەو تەمسیلان دووارە دەکەنەوە کەی نێشتەکی جوان دەکەن تاموچێژی خۆی هەرمایە بەڵێ ئێستا شەر خەڵکە کاتە بەشا دەکات تاپۆحێکی چی هەتا ئێستا بڵێم 300,000 خەڵک دیتیتی هەر بە تاسەی ئەوانە بیبینەوە کە ئەنەما شتەی نوێیە لۆ لەبەرەوەی ترازیدی تێدایە کۆمیدای تێدای مفازەعاتی تێدایە شتەکە زۆر خۆشە.